سلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم زیکرە کامێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بیدایەتەکانی تەمەنیدا نەیدەکرد و لە کۆتاییەکانی تەمەنیدا کردی. ئەبوو بەرزەتە الئەسلەمی دەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتوویەتی لە کۆتاییەکانی تەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک دەهاتە مەجلیسێک و دادەنیشت، کاتێک کە دەیویست لەو مەجلیسەدا هەستێت و بڕوا دەیفەرموو سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. هاوڵەکان پرسیارن لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ئەم وتەیە چی بوو کە تازە وتت کە پێشترێ نەدوتووە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیانی فەرموو ئەم وتەیە دەبێتە هۆی سڕینەوە و کەفارەتی ئەو وتانەی کەوا لەم مەجلیسەدا کردیان، ئەم وشە نامۆیانە، ئەم تاوانانەی، ئەم قسە نابەجێیانەی کە لەم مەجلیسەدا کراوە دەبێتە هۆی کەفارەتی ئەم مەجلیسەوە. بۆیە پێویستە ئێمەش لە هەموو مەجلیسەکانی خۆماندا ئەم زیکرە دووبارە بکەینەوە کەوا بەردەوام لەسەر زارماندا بێت، چونکە بەڕاستی ئەمڕۆ مەجلیسەکانی ئێمە پڕیەتی لە تاوان و غەیبەت و زەم. بۆیە پێویستە ئێمەش هەمان سیفەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووبارە بکەینەوە بە زیکری سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. السلام عليكم ورحمة الله وبركاته.